کی پێغەمبەری خوا هاتون صلی الله علیه و سلم لەگەڵ ڕێزما بۆ زۆرینەیان ئیستیغلالی ئەم موقفا کرد. خۆشەویستەکانم ئەوەی کە هات پێی وتی من ئەتوانم شیفات بەم بەغەیری خوا درۆت لەگەڵاکە. ئەو دکتۆرەشی کە پێی وتی من بەبێ خوا ئەتوانم شیفاو بەم وئیذا مەریضت فەهوە یەشفین ئەوەش درۆت لەگەڵاکە. لەبەرەوە شیفا تەنها لای پەروەردگارەوە هەیە و هیچی تر بەوە هەڵ نەخەڵەتێن عەقڵتان نەکەنە گیرفانی کەسەوە، چونکە ئەوانە بۆیە واکەن تەنها پارە وەرگرن. لەبەرەوە خەڵکێکمان هەیە ئەمڕۆ بەڵێ من شیفاعەم، من عیلاجەکەم بە ئیمان بە قورئان نییە، ئیمان بە قورئان نییە، کافر ئیمانە پێ دەبێت. لەبەرەوە من بە قورئان شیفات دەیەم ئینشاءالله ئەگەر سەرەتانیش بێ چاکەبیتەوە وەڵای درۆکیت. قورئان شیفایە، بەڵام بەو شێوەیە تۆ ناپاری پێ پەیا بکەی. خەڵکێکی ترمان هەیە چاوی چییە؟ چاوی لێز. جا ئەم خەڵکە داماوی خۆمان لە بانگی بەیانیەوە سەری بۆگرن. سبحان الله. وتی وەڵام مام حاجی ئەم گورچیلەی ڕاستە و بەردێکی تایە ئەم گورچیلەی چەپۆش بەخوا گیراوە. کورەوتی ئاو گۆپاڵم بنێ با ئەمە تیان بۆچی مام حاجی کورەوتی من لە زگماکە گورچیلەی ڕاستم هەر نییە ئەمە گورچیلەی ڕاستمەژە بەردی تیاوە. ئەو گۆپاڵم بەرەماتەوە زەبکێشم بەو سەروی جۆلاکەیە. ئەم درۆیە چییە لەگەڵ خەڵکە؟ لەخوا بترسن، لەخوا خەڵکی نەتۆزی ئێوەش خۆش بێنەوە. ئافەتی تەلەفۆنم بووە کا وەڵا کاک دکتۆر گیان من 10 ساڵە مناڵم نابێ. ئێ وەڵا چوون بۆ لای پیاوێکی چاک و توێتی وەڵا منی شەڵان دێ دوعاو بەسەر ئاخوێنم ئینشەڵڵا مناڵتە بێ. ئێ وەڵا مامۆستا گیان چۆنە موقبوونی وەڵا مامۆستا گیان ئەچی پاڵتەخا. ئێ وەڵا ئەنجا بەتانیەک شیا بەسەرتە. ئێ وەڵا ئەنجا دوعاو بۆ کا مناڵتە بێ. تۆ وەڵای دادێ گیان ئەگەر خۆ لە جەبەتانێکای بە قورئان قەت ناڵێ نابێ. ئەوە زۆر لەوە دڵنیا. لەخوا بترسە. ئەوەی کە دوعاو بەسەر ئاخوێنێ جبریلە. جبریل نەوەڵڵا. ئەی تۆ مەریەمی نەوەڵڵا. ئەی بەتەمای عیساو ببێ. لەخوا بترسن. پێغەمبەرانی ئیدعای ئەمەیان نەکردووە. وتم بڵێ کاک دکتۆر پێی وتووی ڕوود لە هەردوو دنیا ڕەش بێ. ئەمە خەڵخەڵاتانن نییە؟ ئافرەتێک بەبێ پیا و مناڵی لێ ببێ وەڵا خۆ مناڵ بەخوایە بە پیاو نییە. وەڵا ڕاستەکەی. بەرابەر ڕێزەکانم تۆزێ لەخوا بترسن. جبريل كهات لاي مريم وتي شي وتي إنما أنا رسول ربك من بيغمبري خواماتون بلايتو لأهب لك غلاما زكيا هاتون بيغمبري بمعجزة به أو خلق بوهم أخلي يساوي الكيا بوهم لداماوا تزوجنا تبري خوي لقر ريز ما بو أوانيك بالشيلان علاجكن بعلاج طبيعي علاجكن بعلاج جاي علاجكن أما هم يطبرقي بيداوا بەڵام غەیری ئەمە ئیستیغلالکردنی خەڵک بۆ گیرفانی ئەمە خەتەرێکی گەورەیە حەزەکەم باش بزانن. هیچ کاتێکیش ئەو پیاوانەی کە کاتی خۆی کەراماتیان هەبووە ئیدعای ئەویان نەکردووە کە خەڵک شفایە. خۆیان لەوە پاراستەوە کە خەڵک بێ دوعایان لا بکە. جارێکیان کوڕێک کەڵێ دایکم شەلەلی هەبوو. دایکی وتی کوڕم چۆ بەلای ئیمامی ئەحمەد بەڵکو دوعایەکی خێرم بۆ بکە. کوڕەکە هەڵێ چوون بەلای ئیمامی ئەحمەد لە ماڵەوە بوو دایکی لە ماڵ ئیمامی ئەحمەد دوعای بۆ دایکم کە دایکم زۆر نەخۆش. وتی کوڕم چێ پێی وتی من پیاو چاکم دوعا بکەم؟ من کەی دوعام بۆ خەڵک کردووە کەی دوعا ئەزانم خوا بەخوا لە خۆم خۆش بێ بڕۆ خوا حافیزە بێ خەڵک فێری ئێرە مەکە خەڵک داوای دوعام لێ بکەم من کەی پیاوی دوعام. فەرمووی کوڕەکە دەستی کرد بە گریان و هاتە دەرەوە دایکی خوا حافیزی لێ کرد. وتی بەخوا ڕۆڵە خەمت نەبێ جۆم لە ئەحمەد بوو ئەحمەدی کوڕم بوو دوعای بۆ دایکە کرد. وتی خوایە شەلەلەکەی چاکەیتەوە. کوڕەکە هەڵێ کە چوون من ماڵەوە دە دەرگاکەمدا دایکم بە پێی خوا دەرگاکەی بۆ کردمەوە. بەس ئەم پیاوانە قەت ئیدعایان نەکردووە کە ئەتوانن ئەمە بکەن. دایمەش لە خەڵک خۆیان شاردەتەوە. ئەوەی کە سینی دەرپەڕاندی من کەراماتم هەیە بزانم درۆکە. بیشری حافی خوا لێی خۆش بێ خوا. باوکی مەلیکی خوراسان بوو. لە کاتێکە ئەو نەحەزی لە دنیا نەبوو کوڕێکی گەنج بوو چوو بەلای شوانەکەوتی
ئەو جلە کۆنانی خۆتم بەرێ هاجرە تازەکانی من و مەلیکی بۆ تۆ جلەکانی لەبەر کرد و چوو بۆ شام هیچی پێ نەبوو بە کابرایەکی ودو توێتوانم لا باخەک تا خزمەتێکم تی فەرموو ئەفۆن ئیبراهیمی کوڕی ئەتەم بۆ پیاوە ئیبراهیمی کوڕی ئەتەم و تێتوانم خزمەتێکم لە باخەکە تاوتی بەڵێ چۆ ناو باخەکەوە باخی هەنار بوو پاش هەفتەیە گوتی کوڕم چ تۆ زێنارم بۆ بێنە چۆ ناری بۆیە ناوتی کوڕمە من مێ خۆشە چۆ ناری بۆیە ناوتی کوڕمە مزرە هەنارێکی شیرینم بەرێ تۆ هەفتەیەکە لێرەی نازانی تامی هەنار وتی قوربان خۆ من هاتم خزمەتی باخەکە بکەم نهاتم لێی بخۆم تۆ بۆ هەفتەیەکە لێرە هەنارێ نەخواردووە وتی نەبەخوا وتی خەڵکینە هاوارە خەڵکینە ئیبراهیمی کوڕی ئەدهەم هاتۆ بۆ شام ئەوەی کەلامی ئیبراهیمی کوڕی ئەدهەمە فریاکەون وەرن با دەرنەچێ لە دەستمان ئیبراهیم ئەفەرمێ لە هەر چوار لاوە خەڵک خۆیان کرد بە ژوورە منیش خۆم کرد بەناو خەڵکەکەیە وتم بەڵێ ئیبراهیمی کوڕی ئەدهەم هاتۆ کو ئیبراهیمی کوڕی ئەدهەم تا خۆم کرد بەناو خەڵکەکەیە خۆم کرد پیاو چاک خۆ چۆن سنگ دەرەپەڕێنێ بەرامبەر بخوا چۆن خۆی دەرەخا چۆن خۆی ناسێنێ ئەوەی کە وتی من عیلاجی خەڵکەکەم ئەبێ خۆی بشارێتەوە نەک سیدی دەرکات و بڵاوی کاتەوە ها من چۆن پیاوێکی عەزیمم گەل لە خوا ترس بی ئەبێ سڕی خۆت پارێزی خەڵک ئەم سڕە بە زۆر کەشفکە یەکێک لە تابعینە فەرمێ لێ پرسن ئەڵێن باشە تۆ بۆچی سنەتەکان لە مزگەوتان ناکەی بۆ قەت نابینین ئێمە سنەتکەی ئەفەرمێ قەسەم بەخوا گەر بمتوانایە عیبادەتەکەم لە دوو مەلایکەتەکەی سەرشانم بشارمەوە لێ مەشاردنەوە ئێمەش حەزەکەین دنیا بمان بینێ دنیا بمان ناسێ کاک فڵان کەس ئاوای کرد لەبەر ئاگاتان لێی بێ خۆشەویستەکان نەک ئەمانە ئەمە بۆ قیاس پێم وتن هەر کەسێ لەم بابەتە دروست بوو دەجالە حەزەکەم باش بزانم درۆزنە ئەو قسەیەش ماڵە لەسەرم کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ من تطبب ولم يعلم منه الطب فهو ضامن هەر کەسێ عیلاجی خەڵکە بەڵام دکتۆری و معاون طبی و مزەمیدی لێ نەناسرابێ ئەبێ زمانی ژیانی خەڵکەکە کاکە عیلاجیانەکە بەرەو بۆی نییە سوارسەری خەڵک بێ بڕۆ ئەوەنگە دەنگ خوڕما بڕۆ ئەوەنگە هەنگوین بەڵکو کابرا شەکرەی بێ قوڕەکەی بەسەریە لەبەرەو خۆشەویستەکانم ئەمە دینە ئاگاتان